جێ من دەکەی لەوەی زیاتر سەفەرەکەی تاخیر ناکەی. دەزانی ئاریجان بەو لای پارەکەشم بوویتە 50 وەرەقەی ڕێک. لە خوای بە زیادبی. ئیشاڵە سەفەرەکەی دەکەن و عیلاجەکەش دەبێت خوا ئاوڕەشی بەخێرتان لێ دەداتەوە. ئەمن زۆر مەمنونتومە. یعنی چاکەچی ئەوەندە گەورە لەگە کردیمە هیوەی نییە قەت لەبی بکەم. بەرەبرای من ئەوە واجبە. بەس ئەتوو بە من برێ مشکلەکەی فەرهادی برات چی بەسەر؟ وەحی برێم چی بەسەر هات؟ ئەو دەرەچ مشکلم نەمایە، گرفتم نەمایە، حەوزت تێ ناکەم. هادی بە چ خەریکە ئێستا؟ وەڵڵاهی ئێستا حالی حازر بێ ئیش و کارە. بەران وە تێبگەم مەشروعی لە من دەستیان. خێردارە ئیشاڵڵا. ئەدیە تۆ بەتەمای چ پێلو سەفەرەکەی؟ کاکە ئێستا وا خەریکم پاسپۆرتەکەی دەدەیەوە. لە دوای ڤیزەکەشی لێ دەدەم. لە نزیکترین کاتی شاڵە سەفەرەکەی دەکەین و دەڕۆم. وەڵڵاهی سەفیجان نازانم چ برێم. ئەمە دەبی لۆ نەخۆشیش لە دەرکەی تاران و ئەنقەرێ بدەین. کاکە چ بکەینەوە ئەو هایە. باشە هەمکە نەدەکرا لەو شاری گەورەترین خەسخانە دروست بکرێت لەبوو ئەو ژن و مێردانی کە منداریان نابی باشترین دکتۆر بەهادوایە جوانترین عیلاجیان دابنابایە کامە ئەزیزەی متەتەویرە بەهادوایە ئەی هاوار کاکە لۆ ناکرێ زۆر باشش دەکرێت بە چ بکەین کەلۆمان نەکەن توخوا هەمکە ئەو هەموو مەسرفەی لەو خەسخانەی سەرف دەکرێت زۆر کەمتر نییە لەو مەسرفەی کە لە حەفلەی گۆرانی بێژەش سەرف دەکرێت کە لە خارج دێتەوە پارەی ئەو میلەتی هەردەنووشی وەڵڵاهی ڕاست دەکەی بەحەستە دەی زۆر گەوتە قورعان خۆشە بەحەستە با بڕۆین پیاسەشی ناوبازاڕ بکەین هەستە یاڵڵا دەرێم فەرهاد بەێ بابە ئەو کوڕەکەی سابیری ئەوە ئارازناوەکە پێ دەچگەرە کوڕەکی ئاقروی زیرەک بی هەرێ وەڵا بابە زۆر کوڕەشی ڕێک و پێکەوە لە جێی بابی دەستی بە شێکتەوە دەرێم خۆش بۆچی بابی خراپ نییە ناوەڵە بابە کوڕەکی زۆر فەقیرە لە بابی زۆر باشترە مؤدەب ڕێک و پێک نوێشکەر عاقڵ زۆر لە حرام حەلال دەپێستەوە باشە لۆ ناچی ناگەڕێەوە شەریکەی لەگەری شێ بکەی ئەمێن بچمەوە شەریکەی ئێلۆ چی تێدایە مادەم کوڕەکی ڕێ و کوپێکە لۆ چی تێدایە بابە زۆر زەحمەتە لۆ من ئێلۆ زەحمەتە بابە ئەمە شەریکەم بە جێشتی تازە کودەی بچمەوە شەریکەی ئێلۆ کوڕم زۆری احتیاجیە بلێ هاتیمە لەگەرە تو دەست بە ئیشێ بکەم و یارمەچی بدەم بابە تازە شەریکە بەگەل کە من نایەم ئەمە دەبێ ئیشەشکە ببینمەوە کوڕە کوڕم وەڵڵاهی ئەگە بە قسەی من بکای زەرەر ناکرێت ئینشاڵڵا قەت زەرەر ناکەین بابە بەس بە من برێ هەرێم خەریشتی هەرێم هەرێم بلێم چ دەکا كيفي ليبي قفز ميلي حمدني دكا كيفي جليبي موسى كي بيضا ديني لوسي دكا او زبليت يا حمدا يكسر روني شي لبرتي ددا لبو من زعدا وكولان وبازار عند صورته والله بابا نازانم چی لێک خەمی ئەو دنیای بەلایەکی خەمی هەرێم بەلایەکی ولا كرم فرهاد زاني كو حيام لكن حازم محمدي والله روني سر برندكم دزاين صدقت شي دام ئەوەی ئەمنی شێت کردێ نازانم ئەو فکر و خەیارانە لە چێ دەینی دەرێ شەیتان تعلیمی دەدات الخواب زين سيد كي بري وياها أمن يقدر قلو هريمة تأميني ما والله ماما براستي نازانم اليوم كرم وش بيم قلت تو هرجي مدي بابكم هيك جي مدي ماما كوجو ندمي هريم أمني شرمزارك برابر بزنابت كرم جي مدي بس خدا دزاني او انده بغريبي هاته بيش او انده بغريبي هاته بيش خدا دزاني اگر داوای 50 ورقه لمن بکرد بایا هم بایا همون ندور دستی والله رازدەکەی ماما ئەتو هەرێمی چاک ناناسم ئەوە برایمنە ئەم باشی دەناسم دەزانم چ ساختە چێکە دەوەڵڵاهی ماما ئێستا کە بێتە ئێرە بەیەک بەرداغ ئاوی نییە مەلەی بەهۆ دکمان دەکات مەلەی بە من نەکرد بەرێ وەڵڵا سەراوسەر ئەمنی لە ئاویشتە ئاوێ تخوا ماما لەبە خاتری من چ لە بەدری دانەوی کورن نە وەڵڵا کوڕم ئەمە هیچم لە بەدری نییە بەران خدا دەزانی ئەمن خەمی بابتمان نازانم کوی ئیدارە لەگەڵ ئەو کوڕێ دەکات هەر بابم لۆ ئەمەی نارێ ئێدە وەڵڵاهی ماما بە هەمومان خەریکین لەگە ئەو هەرێمەی هەوڵی لەگە دەدەین نە چاک دەبی و نەدەگۆڕێ باشە سەفین لوش نەچلۆ ناینێن وڵڵاهی ماما وەختەشی نییە منی لە منی بابم نابوو دەگۆ ئیلا بیلا ژنم دەوێت وەڵا ئەمەش مۆزوعەکەمان بە جدی وەرگرت قەرارمان دەشنی لۆ بینی لە دوایە ساختەچێ ڕاست خۆی چێشاوە گوتی بابە ئەمنو ژن دووجار مەرحەبا ئەم ژنم هەناوێ گوتی ئەم نەوەرایی دەکەم بەس دۆی پارەی لە بابم بەردەمەوە بابەوە زۆر زانە وەڵڵاهی زۆر زانە کوڕم هەرجێ مەدێ نیوەی گەنجی ئەو زەمانەی هەمیان ئەوهانە بەس چادەبی ئینشاڵڵا چادەبی ئاراس ئەوە فایلی مەسروفاتی دەستخۆش بۆتان بەمرێ وەزعی ماوەدەکان چیان بەسەرات بەڕێوەیە سبەی نادووش بە ئینشاڵڵا دەگاتە جێ ئەدی کار سیڤەر چیەوە چووە سیڤەر گوتیە تا بازاڕی دەچوو بزانم وەزعی ماوەدەکان لە چدایە ئەگەر مەسروفاتی باش بی ئەوە هەندێکیکە بەڕێ دەکەی زۆر چاکە بەس نازانم کوو بەکری ببینم ئاسانە ئەگەر دەرێ ئەمە لەگەرت دێ وەڵڵاهی زەروریە بەشک و بگەین نەتیجەشی
باشە پارەی زۆری دەکەن مایە نزیکەی 8 دەفتەر دەبی بەزەگە لە معاملەی نەفۆتابی باشە لۆ لە ڕێگەی ڕزگاری مەحامی مەحاول لە ناکەی مەوادەکان لە حدودی بەردەی کاکە تریاکەکە قەیدی ناکە بەس مەوادەکانی دی لۆ بگیری ڕاست دەکەی بەس با ڕزگاری بینم بزانم ئەو ستەرێ کەس حەز دەکەم لەو 1-2 ڕۆژەی بچین بەکری بینیم زۆر چاکە هەتا سیڤەریش دەگەڕێتەوە ئەمن بچم زام ئەو وەستانە تەواو ناکەم لە باش هەستە بڕۆ لەباش بەخوای واز لە فەرهادی بینین باشتر باشە لۆ فەرهاد خێری لێ نابینین وابزانم فەرهاد لەو سەری هاتەوە یعنی توێت باشە واز بینین ئەرێ وڵا واز بینین بەس با خەبەرێکی دیت دەبێت خەبەری چێ ئاراسی کوڕی سابیری چیتەوە سەر شەریکە و دەستی بە ئیشێ کردیتەوە تو بەڕاستیتە ئەرێ وڵا بەڕاستیمە ئەوجێ ئاراسی لە شەریکەی دەزانی چی پێ دەکرێ بالعکس زۆر زیرەکە مەجموعە گەنجێکی لە دەوروبەری خۆی خڕ کردەوە ئەوجێ تازە چێ تەعامل لەگەر ئەو شەریکەی دەکات پاش حادسەی سابیری سومعی سفر بووە لە تو ئاگەر لە چێ بەتەمایە ناوی شەریکەی بگۆڕی بەناوە چکە دەست پێ بکەن ئەوجێ ئەو پێی دەکرێت ئەوەی ئەمە بزانم باشە تۆ معلوماتانە لە چێ هینە لە بازاری بازەکەن کاکە ئەتو ئاگەر لە چییە باشە بۆ تەنسیقەچی لەگە بکەین بۆشکو ئەمەش لەو پەنایە بڕخۆمان پێقی دەکەینەوە زارێ سەبرەکی بگرە بزانین وەزعەکە چی بۆ دەچی هێشتا قەلق هەر لەحزەک بگیرم دەگیرم ناکاکە قەلق مەبە سابیر بە حیاتی ناوی تو نادەن آخر لە تاهیری دەترسێن با هەر ناوە بدە بۆچی مستەمسەکەی بەدەستەوە نەبی هیچی پێ ناکرێت کاگارەس ڕزا لێ دەکەم تااقەتی ئیش و شەریکە نیە ئەو تەکلیفەم لێ مەکە کاکە لەگەرم ئیشکی زەرەر ناکەی باوەڕ بکە لە شەریکەی دوور بم لۆنگۆش باشتر لۆ منیش باشتر باش ئەم نییە پرسیار لێ دەکەم بڕێ فەرم ئەتوو لەو شەریکەت بەجێهێش وعدم بە بابتدایە ئەو مۆزوعی دەکەن کەس باس ناکە ئەگەر ئەم بزانم باشتر نییە نا وەڵاهی لۆ توش باشترە و لۆ بابیشت باشترە ئەو مۆزوعی نەزانن واز لێ بینێت یارە کێشەکە لە بینی تو و بابم بووە بەخوای برا هەر کوبی واز لە مۆزوعی بینی و ڕزا لێ دەکەم چیدی پرسیارشم لە مۆزوعی لێ مەکە یعنی ئێستا بەتەمانی بێ و شەریکەی نەخێر بە تەمانیمە یعنی لەو تنگانەیە شاوکاریم ناکەی کاکە تەکلیفێکی قورسە و بە من جێبەجێ ناکری و پێم ناکری وەڵڵ باش ئەدی ئەگەر بابم پێی باش و بێ و شەریکەی بەخوای هەر قورسە و بە من جێبەجێ ناکری برا پێم ناکری باشە پرسیارشکەم هەیە برێ فەرم عێلاقەی بابم و بەکری کو بوو ئەگەر دەتەوێت ئیش و شەریکەت بەڕێک و پێچ بڕوا لە بەکری دوورکەوە ئەو هات پێ باشە ئەرێ وەڵا بەجێ میشکەی زەرەر ناکەی ئەوە لەوە چیوا بەوسبێنە زۆی بەخۆکەتی وەرە بزان وەردانیشە وەرە یا الله چێوە دەچی ئیسعلاماتماندانە دەفتەرە چیشدانێ وەکی چوومە دەرێ و هاتمەوە پێم ئیمزا بکە تۆ گەمە پێ دەکەی هەرێ بەخوەندی وازم لێ بینی باشە بۆ سبێنە خیم بەرێ چاومی گرتیە ماشەڵڵا ماشەڵڵا من نەیناسیدە لە 20 زەلامی لە دوو دەڕوا ئێستا تو چت لە من دەوێ بۆ سبێنە زوێ چت لە من دەوێ دەمەوێت بزانم چێوە دەچی هەتا بازاڕی دەچم بازار ئەتۆ بازاڕی تو تاو نەبوو 24 ساعت بازار ئەدی وەچی تو بچمە سەر قەبران کورە دەهەستە بڕۆ دەرێ بڕەکی جەوەکەی بگۆڕە سەر لە برادەرەکی بدا بڕەکی لە چاخانەی قەرداران دابنیشە ماشەڵڵا ماشەڵڵا هەم پیاوەکی زەریفی ئەوزە هەر نسحەتم بکەی بەجێ کوڕی خۆت بکەی زەرەر ناکەی وس وس چیدی بەسە دامەڕۆ وس دەمادام مۆزوعەکەوەی لە بینان دەپانم لێدەی پارە لۆ چیە زەنا لۆ شێر و خەتانێمە تخۆ پرسیارە دەکەی ئالە پارە لە بۆ چییە نیتم پارەم لە چێ بوو نیتم فایدەی نییە دەست بە دەگەل لێدانێ بکەمەوە ئۆف هەرێم وەختە لە دەست هەرێم ها بگرە ها بگرە هاتە تووشی بەزمە شتکەن نەکردیمە دەبینی کو بەلاش ئەو هەموو مناقەشەت کرد ئاخری پارەکەشت هەردامێ هەستە دەخم بە هەستە بڕ لەبەر چاوم بزر بە هەستە ئاخ کو عەسکەرینەما زەحەی لەو زەمانە ئەوزە هار بووینە و حایج بووینە وەستەزەوە برایەکەم چاوەکەم ناوی لە بەردەلی هیچ گرێک لەبیتر مۆزوعەکە وهایە برای فەندێکۆ قسەیان تو دەکەی ئەم کو لە بەردرمە ئەمن خواخوا مەسیبە یارمەتی ئامۆزای خۆی بدە ئەوە لە بۆ من هەموو دنیای دێنی یا ڕەبی خوا سەلامەت کە برا وەلەو حەزم لێ بوو سیڤەر هەر لەگەرە من ئیش بکەم چونکە بەڕاستی کوڕێکی ئیشکە و دەست پاک لە چاکەی خۆتە برام ئەشتە میلا قوسولی نەکتە لەگەرمان سەفین چت کردەوە تو سێ برێم چم کردەوە لە سبەینەوە خەریکی ئەو مەعامەلەیمە مادی هیلاک دێم و دەچم لەو غرفەی لە بۆ ئەو غرفەی لە دوای هەممان غڕ دەکەنەوە دەرێ کاکە بڕۆنەوە پەساپۆرت نەما توخواوە قسەیە تو دەیکەی ماقولە لە شارە گەور و گرانە پەساپۆرت نەمینێ دەرێن لە بەغدایە لۆمان نایە ئای خوای زۆر شکر ئەمن نابێ بێ خەم بم واللهی ڕاز دەکەی بەخۆشم نازانم چ بکەین یانی باشە تو برادەرێک کەسێک نییە لەوێ واستەکرد لە بۆ بکە ناوەڵا هیچ برادەرێکی واشک نابم ئەویشم بۆ تەواوکە باشە ناڵن کەنجی پەساپۆردی دەرێت چاوەڕێکەن هەر کەنجنێ لە بۆمە هات تەوزعی دەکەین
دێ بە تەمای خوای بەشک و ئەو ڕۆس بەشی بێ چ بکەینەوە چاوەڕێی دەکەی ئیشاڵە دی ئەرێ بەڕاست سەفین لەبیرم هاتەوە ساحب خانەکەمان هاتبوو یا الله خێر لۆ چە هاتبوو لێز نهاتبوو نا بەس گوتی ماڵە خزمەتمان لەو نزیکانە بووە سەرەکی لێدا بوو پێشی خۆش بۆ تو ببینێ هیچی لەگۆ کەژێ باسی هیچی نەدەکرد نا نەباسی هیچی نەکرد کو یعنی نەی لەگۆ کرێی باسی کرێی نەدەکرد زیادکەن کەمکەن ئەرێ سەفین هەموو پرسیارت چێ دەیکێ زەندەق چووە کچێک و زەندەق و ناچیتن ئەمە 150,000 دەلێنێ ساحب خانی دەزانی ئێستا من لەو خانی بچینە دەلێت چەندی دەکات چەندی دەکات زیاتر لە 5 یا 6 وەرەقەی دەکاتن نا نەخوا بەڕەحمە ئیشاڵە قەت زیادی ناکات واللهی کەژان لە چاکەی خۆیتی ئەو ساحب خانیە دەناچێ ئەو ڕۆخانی خۆی بەکرێت لە 150,000 دیناری وڵای جاوە حاڵی کرێتیە 24 ساعت بال لەسەر پشتی کەرێ واللهی ڕاز دەکەی بەس ئەوش هەموو بەلایەکی کەژان ئەو ماڵە عارەبانەش نییە بەزارش کرێخانیان گران کردیە نازانەوانە لە شێنەوە پەیدا بوو ئالۆ سەد چاوم هەرێمم چێ؟ تەواو برای ڕۆشتندا ئافەریم ئەو جارێ بەجێ ئاخری خۆت کرد نازانم چ وەزعەکەمە تێداین یەک نەفەرمەی لەو شارەی دڵی خۆشبی هەمووی بێزارە باخۆمان بگەینێ وڵاتەکی دیکە هەوایەکی خۆش شەرمژی لێرە نەمینەی وەڵی بەڕێز ئەو ڕۆژنەش بە عیلاج نابینم چارم ناچارە باشە تو کو بەدەکو با بتەرێک لەوانەیە پێیان نەرێم هەرەوە ڕاست بڵێ باشەوە خراپ نییە ناترسێوان تووشی میشی لەشی بن تاکیدم هەر لەگەر پێم گوتن نایرم بۆ باشە خۆت خڕکەوە لەوێک دوو ڕۆژەی دەڕۆی زۆر باشە هەر وەختی ئەتوگوتەدا من حازرم بە زوەنەکەی ماڵی بابمە ئەمزان کوڕە خەمت نەبی ئەکسەرە تو دەرنەچی لەم دەرناچی دەیاڵە باخچین لە فەچ كيفية كوبر بي لو زاد خرجت واسطة موضوع أولني برا بس بيم عتكيت وهات يدري أجل تو سايبر إذا فيش بي مش كسا كير فيش مالي إيش لا تسد من دري حقي اليوم دي أوفر تري أمن السنة كتبوا لو هاك خود ورنا قلت عقيت ما قلت بي كوا دي غزال باركين داي كل أول رجع حاجة قصيرة قلت بس ولا خدش داني أتو راسيتا أنا والله براسنا يكون أنا فرهاد ديكو سابي البنزا ورقي دا كيفية هذا بس إفادة كيف بوري والله يكفي السمر نقلت يا بس واحد دائما برك بارك ما فرهادي ببي نمزان القدس دري أديك أمي كل خسوري سايبري أوتي بس هات والله أمير دستي بمالي ساميري داينا أي كتب بر دستي بردي دعاء بخو بخشي هناك باش هذه سامي كتب بتمانية كدينا هاي غشيم سابي لسزنك تيالي لي دري براسي تهلو لسرترياكي جيلايا كو سابي تزارة ترياكي ذكر كل هذه وسرقومة بيردي خوما أبو بزمانة ما دناسي على كل أما لوش تانا الناس بارندر أزم بارندر ولا شيء بينهم كيف يخوتها لقفر هذه بلاك خسيبك أو علاجك حتى شش روشك مازالتا أقلنا وين عارف كيفي ولا كيفي باشا كرم بيم بري أمن تسلو دكاني بكم يا بابا بكري بدا يا هر تكليف السفينة وكبايا ورا بيكاتو أول تسد دكانك فرقهم دكانك بالسبينان نبي إيوالان هبيتن يا باشا ما هر بكري بدا كرم دورة بيلكر الشيطاني بين خواري وازده وخارجي بين رزق دي دكم كركم بس أتو بيم بري تسدوي أجر جن دوي والله بقر دس شي دادني شرط بي أجر دروزة شب كرد بي أمن لبودينه باشا ملوز عيت لجنبكم أما بخون خون بي بريوناتي دلهم قرب بروم وابزانم لقرتو بي فايدة كرم باشا باشا أمن سيدي لو موضوع لقرتو بازناكم بابا تلون دخفتم ددي بخوي مصلحتكم باشتر دزانم باشا كرم باشا عمري خوي رزا حق بابا تخو أجر خفتي بخوي قابلم يكم كسم درو كرم دزانم يكم كسني بلام لومين أتو يكم كسي بخوي دزانم بس الدعاء خير لو كباشا بابا كرم لو واد دزاني أمن دعاء خير لو ناكم بلام أمن دزانم أتو هر دروي أجر بجي من بكي نروي باشترا بس ما دام هر دروي إن شاء الله سفري خير دبي كرخوي باش ولا باشا يا هوا تسند تقول باشا داي بخيرتي اكو زلامه ودا قصيبكي وقت عيب النكرة وإيشتكر سمك دا قابل تغانم تيشا كوري خوم دواز بينا عيبات وبيا بيا وقوربوي استوازن لدنيا تساقل شي لخوم دم والله بابا هر أو نزمة معبو همو ختان بوي همو أقوم لي لكن أوهابكم روشك لو باري هستم بخوشي وستينكر لو هست بينا كده لما يباشتر قصي خوشي باب لقر من يا خوريا يا سلقوم يا أتساغا سقيدي كوري خوم باب دا بعد قصة شك بيبري أو زاقر بابم بي دبي أوها قصة بيبري وبمشتين توا
لێ کوڕم ئەمن لۆ تۆما دوو لۆ چێتە ئێستا داوازم لێ بینە دەنە دەسمە لایەکی ها دەچێت چێن لۆ چێن دەرێ دەڕۆی دەست بەدری نەبیتن کورۆ قسەی دێکی سیڤەر هەرچەندە من پێخۆش و هەر لەگەرە من بی لە معمەلی والله وەستا زەور ئەمیش زۆر پێخۆش بوو بەرامس بکەین وەزی ئارازی ئەو حالە بوو هەر دەبایە چمانەکەنی بابی شێ قسەی لەگە کردم درم تەمین کرد وەلەو لە معمەلی کەلەنت دیارە وەستا دەرەم ئەگەر ئیشتێک لە شەریکەی هەبوو لەگە ئاراسی دەیکێت ئەرێ وەڵا لۆ نایکەم خاستە لەبۆ ئاراسی هەر قیمەتی نییە زۆر باشە ئەم دوا لەگە ئاراس قسەی دەکەم بزانم ئەو چ دەرێتی باشە سیڤەر ئەنگۆ هیچ مەشروعتانە بەردەستی هەیە ئەرێ وەڵا وەستا وەخت خۆی مام مەشروعێکی گرتی و هێشتا تەواو نەبووە هەندێک ئیشیە تێدا مایە کاکە ئەتوو لەگە ئاراسی قسام کە و ئەمیش حازرم زۆر چاکە وەستا فەرهاد برێ برام ئەتوو برێ کەیفی زەربەچی لە هەرێمی برامانەدا والله برێم چ کەیفی و خۆڕی و هەمشی دەست دێ دەبادەم وایە هەتە زۆر باخەبەرێکی شوڕتەی بیر نابی تاکید کەی بزانین ڕزگار پارەی دایتێ نەیدایتێ کەیفی وەریگرتیە وەری نەگرتیە باشە تو برێ ڕزگار پارەکەی نەدابیتێ والله نازانم دەبی تاکید کەینەوە باشە فەرهاد ئەتوو ئەوەندە لە شەریکەی بوو ئەو ڕزگارە زۆر دەناسی ئەتوو بەمرێ ڕزگار کوڕەشی کووە والله سەفین ئەوەندەی لە شەریکەی بووین ئەمە چایبی نەبوو دوایە کاکسابرش ئەتیمادی کوری لە سەرەوەی بوو باشە تو بەمرێ کەش لێ بەتەمای ڕزگاری ببینی والله برام هەر مەجالێکم هەبی دەچم دەیبینی کە هەر مەجالێکم هەبی چییە هەتا پێت دەکرێت بە زووتری وەخت بیبینە زانم ئەمنیش محاول ناکەم ئەو کەیفی ببینم عەجەلەی مەکە سەفین حەزم لێ ئەم تو پێکە و کەیفی ببینی کاچ خۆم ئەمە غەمی هەرێمیمە والله بەستە زمانی زاوی چۆچی شۆشکەی دەلەرزی فەرهاد هەمووی خەتای خۆیتی بەو شتان نەبی قەت عاقل نابێ ئەو کوڕە کاچ خۆم ڕاستە خەتای خۆیتی بەس خۆ ناشکرێ مەوازی لێبینی ئەدی برای خۆمان نییە کورە برام خۆ مەقسەدم ئەوە نییە بەس ئەو کوڕە عاقل نابی و عاقل نابی خوا گەورەیە ئیشەڵڵا هەرێمیش عاقڵ دەبیتەوە تا پیاو ئەری بەڕاست سەفین ئەتوو کەژات ستان کردەوە والله ئەوە چاوەڕێی پەساپۆرتەکەی دەکەین دەربێ ئیشەڵڵا سە خێرا سەفەرەکەی دەکەین وای سەفین ئەنگۆش سەفەرەکەتان کرد بە عیلاجەکەشتان کرد بە و نجاتمان دەبوو ئینشاءڵڵا کاکە ئیشەڵڵا سەفەرەکەی هەر دەکەین عیلاجەکەش نەتیجەی باشی دەبی بەتەمای خۆی بەس ئەتوو بەمرێ فەرهاد لەگەن نێرگزی کوی والله برێم نێرگزی ناناسی پرتە بۆرە مێشی سەری کون کردی بوو والله ئەوەی ئەم بزانم فەرهاد عەجزمە بە وەتیە تو بێ ئیشی نێرگز وازی لە کەژالی هینایە منی لەبەر ملی تو لایە دەبرێەوە نێدەی تەرە بەرێ وەڵڵاوە چی لێ بکەی کورە دەتیدە سەبرەش بگرێ تا عیلاجەشی دەکەم برام عرێ ئەتوو بتوانین دەگەی لە هەموو کەس بتێ ناتوانین دەگەی لێم بدەین کورە دەگەی چێ و حالی چێ ئەو قسانە چی دەکەی عەلا کولین ئەوە ئیزار نهاییە دوای گرێم لێ نەکەی برامە برادەر بووی زیکراتمان لێ بێکەوە باشە تو لۆوادە ئەو قسانە هیچ پلسی سوتایی ناینی ئەگەر ئەم دوو برادەر بن ئەمن لە سزنێ دەردەینە کورە منیش وەشتوو لە سزنێکەت بوو بەس فەرهاد و باب موسابی ئیشەکەیان تەرتیب کرد کامل حەقم لەو شتانە نییە حەقی من تەرتیب دەکەی تەرتیب کاکەنە وای لە حالت کورە دەکەیفی وازم لێ بینە ئەتوو لۆ مشکلەم لە بۆ دروست دەکەی کاکە ئێستا من چم کردێ بەس پێم بڵێ ئەمن ئەو شتانە نازانم دەبی 50 وەرەقەکەی لەو من تەرتیب کە کورە برام ئەمن لەگە فەرهادی قسەم کردیا گوتی دەبی تەئکید کەم بزانم ڕزگار ئەو پارەی دایتە یان نا کورە تو لێ بەقەناعەت یعنی بەخۆ بۆ سوێری درۆ لێ دەکەم کورە برام فەرهاد زۆر تووڕێیە باوەڕ بکە شکاتی لێ بکە دیسان تووشی سزنە دەکاتەوە بە قورعان یەکشتم لێ بەسەر بێ تەفرتو ناتان دەکەم لەکن شورتەش ئەوەی پر بەردێن مەسەردا هەر حیاتەمە معقولە ڕزگار ئەو ئیشەی کردوی وەڵڵاهی ناستەمێشم برام باوەڕ کە قسەکە ئەو هایە ئەوە قسەی کەیفی و هەرێمی وەڵڵاهی لەو مۆزوعی دەبی تاکیدە شکەمەوە والله دەمەوێ باش بزانی ئێستا هەرێم لەژێر تهدیددایە بەڕاستە هەری بخۆن باشە لۆ شکایەت لە کەیفی ناگەی برام شکایەتی چ بکەی برێنە شورتای چ برێنە وەخت خۆی ئەوانە سەر دزی جیرانی و بە پارە تەرتیب بوو ئەوە لە زیاتی وەی جیرایە لە ترسێ مەسەلەکە لە ئەوەی سەردا تەمیشەکە زۆر گەورە بی باشە چ بکەین عیلاج والله برام دەبی ئەمە تاکید کەین بزانی ڕزگار پارەکەی خواردیان یان دایتە کەیفی شکم لە ڕزگاری هەیە پارەکەی خواردی بی و نەیدابتە کەیفی عەلا کولین برام حەز دەکەم بە جددی خەمەشی لە مۆزوعی بخۆن تاکید بە جددی خەمی لێ دەخۆم باسی بەر و بۆتانیش بێنەوە ئەرێ سەفین ئەمە تاکەنجی چاوەڕێ ئەم مۆزوعی بین یەکسێ چ بکەم ئەوە مشکلی هەرێمیشی هاتە سەری لۆ هەرێم چیتی کەیفی نییەوی وەخت خۆی لەسەر دزی سزن کرابوو وی باس ئێستا جەنابی بەر بووە هەموو ڕۆژێ هەرێمی تادید دەکات ئەجە بە هەر تهدید بکە شکاتی لێ بکەن تو بەڕاستیدا هەموو کورەتان شکاتی لێ دەکەین والله هەتە بەمە ڕادەگا باب و فەرهادیش دەگیرێن ڕۆ بابلۆ کسێ کاتی خۆی سابیر و فەرهاد ئەو مۆزوعیان بە پارە تەرتیب کرد بابیشم ئاگای لێیە باشە بە تەمانەت چ بکەن نازانم بە خۆشم تێناگەم ئەوە بە هەموو لایەکی محاولە دەکەین بە پارە ئەو کەیفی ڕازی بکەین زۆر دەترسێم ئەو پارەی لە بۆ عیلاجی پەیدامان کردبوو لە دەستی کەیفیکەین نا بابە نا ئەو پارەیە عیلاقەی بۆ مۆزوعی نییە غەمن نەبی نا باشە بابت دەزانی والله ئەوەی ڕاستی بی بە تەمانێ لەگە فەرهادی لە مەجالە چی پێ بری بۆ
بەو قوڕانی بابت ئەو مۆزوعی بزانی شێت و هەر دەبی واللهی ڕاست دەکەی کەژێ ئەمن غەمی بابمە ئەو بەستە زمانە مرد لە غەم و خەفەتی ما بۆ خۆیان بابت بە تەواوەتی پیر بۆ ڕەنجیشی تێک چۆ دەزانی کچێ هەر کەسێک لەناو خەم و ئازاری بژی هەروەچی بابمی لێرێتن ئەمن سەرباری خەمی خۆمان خەمی داکت و بابتمە دەترسێن لەناو ئەو هەموو خەمە شتەکیان لێبێ کەژێ دوعای خێری لۆ بابم کە ئیشاڵە نەجاتی دەبینە ئەو خەم و خەفەتانە ئەمن پێم سێرێ باشانگۆ بە هەمووتان نەتانتوانی هەرێمی دەمبێکەن واللهی کەژە نازانم برێم چ ئەوەندەی لەگە ئەو هەرێمەی دەرێ بێفایدەیە مردین لەدەستی لەو جێی وەردەگری لەو جێی دێتە دەری ئەلێ ئاراس بەڵێ دەبە مۆزوع بەکرد چ کردەوە تو کاکە لەگەر بۆتانی چوو قسەشم لەگەر کرد ویستمەکە جێ هەبوو وڵی احتیمالە بەس بڕێک درەنگ وا بزانم خەونە مەشروعەکان کە بخۆین باشترە وە دەکەین بەس با مۆزوعی کەیفی یەکلاتەمەوە کەیفی چییە؟ ئەو وەختی لە شەریکەی مشکلت هویە دەستی ئومێد و کەیفی و برایکی فەرهادی تێداوە با مشکلەکەی حەلکرد کاکە بەس ئێستا سەری هەدرایەوە ئەو زیاتر بەتەمای چ بکەیت؟ ڕزگار تەڕەفەکە لە قەرزەکەی دەبی لەگەرەویش قسەی بکەم تەڕەفی کو؟ پێ دەچی پارەی خواردبی تو بەڕاستە؟ وا هەست دەکەم باشە ئەی چەند سارە بابت کو ئەحتیمالی کردە سەری ڕەنگە لە پەنای بامەوەی شانەی کردبی بەس بە هێوری ئیشەکەی بکەی باش وە دەکەم نەوەکو ڕزگار ڕەتفعلی لە بۆ پەیابی ئەو زارە مشکلەش کەمان لە دروستکاتەوە چاک دەکەین حەز دەکەی پرسەشی بابیشم دەکەم زانم ئەو چ دەری ئەرێ وەڵا زۆر زەروریە سیبات ئەمن لەبەو پاش بەبێ پرسی بابت هیچ ناکەم ئەوە بۆ بەڕاستیتانە؟ ئەرێ وەڵا بەڕاستیمانە بابە ئێ باشە دێو تۆڕێنۆ نەکرم قسەی نەکردیە نەیوێرە لەکرد باسکە دەزانێت سوست تووڕە دەبی ئاخ لە دەسەرێنی هەر ڕۆژێ بەس بەکلۆ دەبینیتەوە بابە مەعیلازەشی بکەین باشە والله ئەگە بچن هەڕ جیفی لەو کەیفیە بکەن و بیترسێن بابە چێ دەرێ لە ڕکان کەیفی دیسان ناستەوە مەرکە شڕتەی مۆزوعەکەمان لێ نوێ ناکاتەوە بابە ئەو وەختی ئەمن توش تووشی مشکلەوە گرفت دەبی ئەمە لۆ کو ئەنگۆلو بابە ئەنی بە خۆت بۆ فەرادی لێوێ نەبوون لەگە سابیر و ڕزگار محامی مشکلەکەتان دروست کرد و تەدبیریشتان دۆدانا ئەوەش مشکلە چی ئەو کە پێی ناوێت عیلاجی ئەو مۆزوعەی کۆ بابیکەین دەرێم فەرهاد برێ بابە هەرێمی بنێرە ماری خاری لە گوندی بینە چ خۆ بزرکە و هات پێ باش نییە بابە بەڕاستیتە ئەوە سەفەرەشی ناو قەیسەری نەکا ڕۆژێ جارێک سەردانی زواق سیروایی نەکا کوی دارە دەکا ئێ باشە تەکبیر عیلازم چییە؟ تەکبیر و عیلاجی ئەو مۆزوعەوەیە هەموو فەرهاد بچینەوە کەیفیە ببینین دوو قسانی لەگەڵ بکەین باش وازی لە هەرێمینە دارێکم لە دەستا هەردوو سەری پیسە نازانم ڕوو لە کێکم عیلازم چییە؟ ئەوە ئارازە فەندی هەتا ئێستا جوابی نەدایمە بزانم ڕزگاری محەمی پارەکەی دایتە کەیفیان ڕەمی ئەو مۆزوعەی بخۆ ئەوە ئەساسە فەرهاد ئەتوو پێت کووە کوڕم سێوەرەخە باشە بابە وردە وردە ئیدارەی پێ دەکەنم گۆ پاشە ئەدی ئەمە چی لە سیارەکەی بکەین کوڕ خۆن بابا ئەوڕۆ سیارە دەست و پێیە دەتوان لە خۆت ئیش خۆت پێ بکەین کوڕم ئەمن تااقەتی جارانم نمایە تازە من سیارەی باشم بابا حەز ناکەم ها بتبینم بەخوای کوڕم ئەمن زۆر بەهیمەت بووم ئەمما ئەو خارجەیت و ئەمنی داڕزاند بابا دەرێ ئەگەر لە وەزی ئەو شارە نییە گەنجی وڵاتی ئەو لە شار دەڕۆە کوڕم وەڵڵە غەرەتە بابم وەڵڵە غەرەتە کورە ئەمگو ئەو وڵاتەی کوو بەجی دێلن بابا ئەم لێرە چ بکەم ئەی هاوار ڕاوستە لە نیوچەوانی ئەو ڕۆشتنێنگۆ ئەگەر ئەو وڵاتە پڕی عارەب نەبەوە ئەمن هیچ نازانم خوانەکە بابا ئیشاڵڵە قەدە وەزعان هەیەتەوە ئەوها بڕوا دێتەوە ئەمە وا زەلامی لە داری دەتراشین ئەبە حاڵەش ئەمە داوای کەرکوشێ دەکەین ها لۆ بابا کوڕم وەچی کەس خەمێ لەنگۆ نەخواو ئەنگۆش زگتان بە ملەتی خۆتان و بە وڵاتی خۆتان نەسووتێ بەخوا دێتەوە بابا ئەم وە چاوەڕێی جوابی قاجاسیمە ئای مارم وێران بێرێ وەڵاهی گەنج و جاهێری ئەو وڵاتەی مەسیری خۆی دەداتە دەست قاچاقچی دەبینە هەرێمە فەندی چت بەسەر هینای چێ بزانیە و هەلێ دێ وەرم چەند پێم گوتی چەند نسعەتم کردی ئاخر بە پیاو بە ئەتە ڕۆژ گاندینە ئەو ڕۆژێ زۆر خەمی لێمەخۆ ئەوەش تەواو دەبی بە چ تەواو دەبێ ها بە من نارێ کورە دیوانێ سەفینی فەرهاد لە دوونە چاچی بکەن کورە کوڕم بە چ چا دەبێ ئەوەی وەیە چابی باشترین عیلاجەوەیە پارەم لە بۆ خڕکەنەوە و ڕەوانی خارجم بکەن پارەم هەبایە عیلاجی سەفینی براکم پێ دەکرد ئەدی چ بکەم دۆ دەرێم بینە چی ناچێ ماری خارج دۆخۆ لە گوندی پاردەیەوە بچ
بچمە گوندی بوومە شوان و گاوان یان لە بندوانی مزگەفتێ دامەی بکەم ئەوە قسەکردو نێبووە زمان درێژەی ناوەڵا پێت کۆ لە گوندی شکارتەوە کەچی بکەم و لە بەرمەڕشم شاری لێ بدەم ئەوەت پێخۆشە ئەسا لە بچاو بدەم باستا لە باسە عیلازەکم لێ بکەی دەرم دەکەی ئەسا قەت نابێ پیاو ئاخ و پیریان کردم مردم بە سەد ساڵیت کەوهام لێ نەدەهات باشە ئاراس پێم بێ ڕزگاری مەحامی کووای کردیە وەڵڵی مام بەخۆشم نازانم سرم لێشەوە بەس ئەو شەریکێ بێتەوە سەروەزای خۆی ئەم دەبی لە حسابی خۆم ڕەوانەی دەرێت بکەم خوا سەلامەتکە کوڕم خوا لە لاچکە دەکەچکەی کردەوە ناوەڵە مامە ئیشاڵڵا بەخۆم پارەکەی تەرتیب دەکەم ئاراس ئەوە کاک سەلمان چاوەڕێی مەیە هەر وەختە چیمە برین پارەکەمان دەداتێ ئەجە باشە ئەنگۆ لێ وەرگرن هەر وەختە گۆزی شەریکەکەمان گۆڕا ئەم دەیدەمەوە کورە کوڕم سارە سار باو مۆزۆی باوت کۆتایی بێ هەنێکە غەمەشی هەلێ دەخۆی وەڵڵی مامە چەند زوو سەفەرکەن ئەوەندە باشترە دەزانم کوڕم دەزانم ئەم کول لە وەزایەت و بەچی دێرم نابێسی بەرش دەگەربی بابی من ئەوەش خەمە چیدی هەرێ وەڵە بابا ئەوە ئێ باشە دی سابر کو نەیزانیا ئی بابە ساوید بە چ تەسەوڕکە کە ڕزگار زەلامەچێمە خراپ دەردەچی ئێ باشە دی چ بکەین عیلاج وەڵڵا عیلازی لاگەر برێم چ نازم ئەم نوو سەفین بچین کەفی بینین و قسەشی لێ دەبکەین کورە ئەرێ وەڵڵە چاوی لێ سۆرکەنەوە بیترسێنن بابە بە قوربان بە ترسان نابی ئەوها عیلاج ناکرێت ئێدە باشە بڕۆن خەبەری شوڕتەی پێ بدەن و قیڕسێ بە ئەمەش بەگەری بیشتێ بابا ئەوها عیلاج ناکرێت وەڵڵا ئەوها عیلاج ناکرێت ئێ باشە دی چ بکەین وەڵڵی بابە دەرێم هەندێک پارەی بدەینێ پارە داخ قەنەعەت ناینێ پێوزە کوڕم ئەمە ئەوە هەموو پارەی لە چێ بین ئەوەندە پارەمان لە چێ بوو ئی بابە خۆ زۆرم نەگوتیە خۆحافظکە ئەم دەرێم چەند دەرێم سێ چاوەڕقەی بدەینێ و ڕزگارمان دەبینی والله دا ئەوەندە بێ ئەمە پێش شکرم کورد لۆ باس دەکەمەوە هەر بەڕاستیت ها ئەرێ وەڵڵا یعنی ڕزگار یەک فرسی نەدایتە کەیفی و پارەی وەڵڵا یەک فرسی نەدایتێ ئەتوو چت کرد چم کرد ڕزگارم بەهێمنی بەڕێ کرد و وەکالەوە شتەکانیشم ئیلغا کردەوە قەت تەوەقع نەدەکەم ڕزگار ئەو پیاوە خراپی لێ دەرچی کاکە دنیاوە هەیە هەزار وێک نەوە بەشەری تێدایە ئەرێ وەڵا چ بکەین مشکلە ئەوەیە ئەو زێوەرە بتانە کەیفی ڕازی کە کەیفی کۆ ڕازی دەبی کاک فەرە ئەتوو بەخۆ دەزانی وەزای شەریکەمان کووە دەنا بەخۆیان بخۆم هاوکاریم نەکردم باوەڕ کە برام ئەم لە هەندێ ناتیمە بەخۆشم باش دەزانم بەس مشکلەکە لە چییە گلەیت لێ ناکەم بەسە تو دوعامان لێ بکەی شەکە بە سەلامەتی تەواوی ڕزگارمان لێ مشکلەیە باشە بەتەمە هەروە لە ماری دانیشی یا فتاح یا ڕەزاق یا علیم دەستمان پێ کردەوە ئەوزە نازانمە تو کو بۆگەنی نابی کو بێزار نابی هەروە بێ ئیشی لە مارێ نێرگس خێرت دەگاتێ لە ڕاهی ئەو خوای وازم لێ بینە هەنکەواز لێ ناینەمە تا ئیشەچی نەبینیەوە یەکچی بە من نارێتیشی چ بکەم هەرچی دەکەی بیکە میهم پارەی بینیەوە ئێ با بە خۆ ناچەم دزی بکەم ئەی هاوار کەیف خۆتم هیچ کە وەسعی قبول ناکەم 24 سعات لەبەر چاومی وەلی هات نێرگز ئەفەندی بێزار بی لێمانەوە جەلۆ دەرمان ناکەی دەشا پەشمان تێردە دەرمان کە لەمارێ باشە ئاراس پێتی نەگۆرە شەریکەی لۆ ناچی ئەبن جارش کە ناچمەوە شەریکەی تەواو یاردە تۆ ئێمە لە برسان بمری لۆ لە برسان دەمرن بابە لۆ ئەی هاوار بێ پارە بووی بێ مەسرف بووی ئەو ڕستبەچێ و پارەش تەواو دەبی وەچی ئەو پارە تەواو بوو خوا کەریمە هەزار دەرکە دەکرێتەوە قسە چی لێ دەکەین ئەنجی مادەم واز لە شەریکەی نایە لۆ ناچی لە شێخەڵای ئیشەچی ببینیەوە بچم چ بکەم لە شێخەڵای ئامان چی ئیشەیە لە شێخەڵای بچم بکەم ئەرێ لۆ ئیش نییە هەندە مووس و سێ دەستە شقاتەی لەسەر قەباجدانێ بیفرۆشە وەڵا نێرگز خان ئیشت لۆ دیتمەوە سەد خۆزگەم بە کەژاڵی کەژاڵ گەلە شتێکی پوختەیە لۆ خۆزگەت بە کەژاڵی مەسەلە پوختەیی نییە خاتون بەزوەتیە من بێ ئیش و کارم لە ماڵی دانیشتیمە ئەتوو ئەگەر لە کەژاڵی بڕایە ئەگەر ئەو قسەوە بی ئەمە زەرمانە والله کوڕم دەنە فەرهادی برات ئەو هاي دەبوو باشە ئەو کو پێ باشە فەرهاد والله ئەو دەرێ پێم باشە بە پارە تەرتیبی کەن بەڵام پێش هەندێک کەیفی دەبی ببینن وەرەکەی بابە قابلە کەفی لێمان متعتەر هەتا بە کەیف خۆش قەشمەری ما پێکە وەزعمان دەتێکدا والله لە خەما مردمە تو بڕۆنی ئەو تاڕبنی چەوانی تووشی ئەو بەزمو هەرارێک بووین سەفەرەکەی توش تاخیر بوو بابە تۆ قسەیە دەکەی ئەم کولەتان ئەو سەفەرێکم هەرم لەو مشکلەی دابی ئاخرم کۆمەت کوشت پیری کردم لە خەمان غەمن نەبی بابە ئەم لە دوایە فەرهادی دەبینم ئەو مشکلێشت دۆ حەل دەکەی غەمن نەبی کودافتانی شک بۆ لە خەمان
نازانی چ بکە کاری بەخۆی لە چێ دەبێ چوویتە ماڵی فەرهادی ئەوم دارە گچکەکەیان نەخۆشە چووە نەفتی خواردیتەوە نەفت لۆ بابە ئاو قاتی بوو وەڵا نێرگس خان چووە مالی بە نەفتی بستڕیتەوە بچووە ئەوش دەستگاتێ فڕی کردێ منداڵە نافانی هەلاکولی خۆ سەلامەتە منداڵەکە الحەمدلله باشتە لەگەیان تێ خەستخانە و مەعیدان شتەوە باش دا هەستە لەگەر مۆرە لەبەر پێ بە چێ دەرێ کوڕم دەچم دەستەشی بە ئاوێ دەگەینم ئەجا من لۆ لەگەر بێم گەورە و تەواوی کوێ لێ تو نازانی ئەمن دوژمندار و تهدید کرایمە ماشەڵڵا ماشەڵڵا جا دوژمنی تو بە من دەگەڕێتەوە بەشکم بە تو بگەڕێتەوە لەوانەیە کەیفی ئەتو ببینی شەرمدای بگری بگەڕێتەوە دەبینی هەرێمە فەدی تووشی چت کردین هەر عاقل نەبووی هەتا ئەو بەزمت بەسەرمە هینا جێمەدێ دایە ئیش لە پیاوان دەقەومێ ماشەڵڵا چەند پیاوی ئەوە تو بە تەنێ ناوێری بچی دەست بە ئاو بگەینی ئەوەش حەڵ دەبی بەس بەم برێ عزرائیل چی کردەوە چی کردەوە لە مەراقی تو لەسەر چاوکەوتیا یعنی خەمیم نیتی باوەڕ ناکەم ئاخر زەمانە کو غەمی توینیا غەمی ئەفعالە ناشرینەکانی تویتی بێخەم بەدایە بە ئەم مشکلە حەلبی وەڵڵاهی دەبی ئیشەچ بکەم هەموو عالەم باسم کا برێن ئەوە هەرێمە لێی گەڕێ ئەتو ڕاوەستا با ئەو ئیشەی بکەم و بچمە بازاڵی کو برێن ئەوە هەرێم ئەوی دەرگەکەی لە باویدا